لێرەوە داوا ئەەکەین لە ئێوەی مسلمان کە دوعای خێر بکەن بۆ برایەک و خوشکێکمان کە نەخۆشن، خوشکەکە بە تایبەتی کە نەخۆشی خراپی هەیە و دوعای خێران کردووە لەم کاتە پیرۆزانە خوایگیان بۆ خاتری ئسمی عەظەمی خۆت، بۆ خاتری ناوە جوانەکانت شیفایان بۆ بدەن کە تێپەڕاندووە ئەبێ بۆی بگری، ئەبێ خەمبار بی بۆی، ئەبێ ماتەمین بی بۆی، نەوەکو حەفلە و ئاهەنگی بۆ بگێڕی چییە وەڵا ساڵێکی تر بەسەر تەمەنمانەکە. ئەگەر تەسەوور بکەین دوێنێ شەو کە زۆرترین یعنی کاتی شەو بووە لە ساڵە کە شەوی بستوێکی شەوی ڕابردووتر کە شەوی بستوێکی دوانزەیە کە درێژترین شەوی زستان و شەوی ساڵە، چەند کاتێک کۆمەڵی خەڵک خۆیانی تیا کاتەکانی تیا بەسەرە بن، بەڵام کە بەجیان هەڵابێ بە ڕابردوو وێ خەڵکانێکە بینی زۆر سەیرە ئەچن خۆشی بۆ ئەگێڕن، حەفلە و ئاهەنگی بۆکەن، یعنی بڕۆ ڕیکلامی بۆ کرێک تکتێک بە 300-400 پاوە بە بۆنی سەری ساڵەوە خەڵکەچێ بۆ ڕەشبەڵەک و بۆ تێکەڵبوون و بۆ فاحیشە بۆ خراپەکاری کە بە حسابی خۆیان بە دوای بدەین خوای پەروەردگار بە چی ڕازی لە خۆمانی ڕازی بکەین، خوای پەروەردگار چی ئەفەرمێ ئێمە ئەمر بکەین بە چاکە و نەهی بکەین لە خراپەکان، خوای پەروەردگار سنوور و حدودێکی بۆ داناوی نابێ بیبەزێنین و تێی بپەڕێنین. من کاتێک کە ئەڕوا کاتێک کاتتان تێ ئەپەڕن لە تەمەنی کەمە بێتەوە کابوو ئێمە هەنگاو بە هەنگاو سعات بە سعات چرکە بە چرکە نزیکە بینەوە لە چی؟ لە کۆتایی تەمەن، لە مردن، لە ژیانی بەرزەخ، لە ژیانی قیامەت و ئەوجا دوورەکەمان زۆر بینی بەڕاستی بە هەڵدێرا ڕۆشتن فەوتان تیاچوون بۆی ئاگادار بە گەنجێتیت بپارێزە وەکو یوسف ئاسا عەلەیهی سەلام قال معاذ الله لە بەرامبەر خراپە و فاحیشەکاریە لە قال معاذ الله پەنا ئەگرم بەخوا. پێنج شەش کاتژمێر ئێمە لە بۆ تەلەفۆنی دەستمانەوە خەریکین لەسەر فەیسبوک و ئەنواع و ئەشکال شت دێت و ئەڕوا ئیسفادە لە هیچی ناکەین، دڵنیابی ئیسفادەی لێ ناکەین. لەو کاتە فەراغانە بە بین مراجعی شتی باش بکەین، بابەتێکی باش بخوێنینەوە، شاهیدم لەسەر هەرچی کار و کردەوەیەکی ئەوەیکەن، ئەو خۆرە بەسەر سەرتەوەیە، ئەو عەرزەی لەسەریتی هەمووی شاهید حاڵە لەو کار و کردەوانەی تۆ ئەیکەین، لەو کار و کردەوانەی کە ئێمە ئەیکەین. بۆیە ئەو ڕۆژە شاهیدە ئەفەرمێ دێتە گۆ بە زبانی حاڵ کە لە کاتی هەڵهاتنی ئاڵێ خەڵکینە ئاگادار بن ئەو کار و کردەوانە کە ئەیکەن هەمووی من شاهیدم. بە پێغەمبەر یەکەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ کاتێک هەیە لە کاتی جومعەیە کە دوعای تیا ڕەت نابێتەوە، کاتێکی کەمە، ئەو کاتەیە کە لەو کاتەوی کە چاوەڕوان ئەکرێ هەتاوەکو خەتیب دەچێتە سەر مینبەر و خودبە ئەخوێنێت. بۆیە لێرەوە داوا ئەکەین لە ئێوەی مسلمان کە دوعای خێر بکەن بۆ برایەک و خوشکێکمان کە نەخۆشن، خوشکەکە بە تایبەتی کە نەخۆشی خراپی هەیە و دوعای خێران کردووە لەم کاتە پیرۆزانە خوایگیان بۆ خاتری ئسمی عەظەمی خۆت، بۆ خاتری ناوە جوانەکانت شیفایان بۆ بنێری. خوایگیان ئەو عیلاجەی کە هەرچی دکتۆر هەیە پێی پێنابا و نابێت بە شیفای خوایگیان تۆ شیفای بۆ بنێری، بە شیفای ئاسمان دەردەکانی سەرزەویمان بۆ چارەسەر بکەی. خوایگیان دڵی ئەو نەخۆشانە دڵی کەسپاران خۆش بکەی، شیفای عاجلیان بۆ بنێری یا رب العالمین. خوایگیان هەرچی ناڕەحەتی و زەحمەت هەیە بکەیتە کەفارەتی گوناحەکانیان. اللهم ئامین. مسلمانانی خۆشەویست، ئەو چەند ئاەتەی لە پێشا خوێنمانەوە خوا سبحانه وتعالى ئاگادارمانەکە ئەفەرمێ اعلموا أنما الحياة الدنيا لعب وله، بزانن ئاگادار بن کە ژیانی دنیا ئەو ژیانەی کە خەڵک هەیە 100 ساڵ تێیدا دەژی، خەڵک هەیە ساڵانێکی زۆر تێیدا دەژی، ئەفەرمێ بزانن کە کاتانێکی وەکو لەهو لعبێک وایە، وەکو یاری و گەمە و گاڵتەیەک وایە. چۆن ئێمە هەمومان لە قۆناغەکانی تەمەنمانە یاری و گەمە و گاڵتەمان کردووە بە ئێستەیشەوە کە کات بەسەرە بین لەگەڵ چەند برایەکە لە مەجلیسێکە ئەو کاتە کە تێی ئەپەڕێنی تاو ئەبێ بە ڕابردوو بە مێژوو کاتێکی کەمە. ئەگەر تەسەوور بکەین دوێنێ شەو کە زۆرترین یعنی کاتی شەو بووە لە ساڵە کە شەوی بستوێکی شەوی ڕابردووتر کە شەوی بستوێکی دوانزەیە کە درێژترین شەوی زستان و شەوی ساڵە، چەند کاتێک کۆمەڵی خەڵک خۆیانی تیا کاتەکانی تیا بەسەرە بن، بەڵام کە بەجیان هەڵابێ بە ڕابردوو بۆیان کەوابوو ئێمە ژیانی دنیا هەمووی ئەبێ بە ڕابردوو بە مێژوو وەکو ئەو لەهو لعبە وایە کە خوا سبحانه وتعالى وەصفی ئەکا. ئەوجا فەرمێ وەزینەة وتەفاخر بەینەکم، و ئەوجا دوای ئەوە کە ئێمە ژیانی دنیا کە کاتانێکی کەمن بۆ ئێمە و جوانەکانی دنیا خۆشیەکانی دنیا خەڵکی لە بینی خۆیانە فەخر و شانازی پێوە ئەکەن. وتەفاخر بەینەکم وتەکاثر في الأموال والأولاد، بەچیوە شانازی ئەکەن؟ بە ماڵی دنیا، بە سەرەت و سامان، بە ماڵ و حاڵەکەیەوە، بە سیارەکەیەوە، بەو سەرەت و سامانەی پێیەتی، بەو ئیشکارەی هەیەتی،
بەو مناڵانەی کە هەیەی بەمانەوە هەمووی شانازیەکەن لە بین یەکتریە فەخری پێوە ئەکەن كمثل غيث أعجب الكفار نباته وەکو وایە کە خوای پەروەردگار چۆن بارانێک ئەڕژێنێ بەسەر زەویەکە چۆن ئەڕژێنێ بەسەر زەویەکە بەروبوومێکی لێ سەوزە بێ بەروبوومێکی لێشینە بێ و خەڵک دڵی پێ خۆشە بە تایبەتی هەنە کافرەکان ئەوانەی کە دنیاویستن پێیان خۆشە یا زۆر لە بەردڵیان شیرینە ئەم ژیانی دنیایان زۆر لەلا خۆشە وەکو ئەوەی کە هەموو دنیاهی ئەمان بێ کاتێک کە ئەبینن ئەم زەرعاتە ئەم سەوزای و شینایە خوای پەروەردگار بە بارانێکی ڕەحمەت کە بەروبوومی بۆ هێناونەتە بوون ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطما بەڵام لە دوای ئەوە ئەم زەرعاتە ئەم بەروبوومە چۆن وشک بن چۆن کە وەختی نەمێنێ کە وشکە بێت و زۆر جار ئەبێ بە پشتپەڵاش و بائی بە هیچ ئەسەرێکی نامێنێ خوا سبحانه وتعالى ئاوها وەسی دنیامان بۆ ئەکا ئاوای لێ دێ لە بەرچاویانە دنیاکە تەواوە بێ کۆتایی پێدێت و ئەڕوات وفي الآخرة عذاب شديد ئەوانەی کە دنیاویستن ئەوانەی کە هەز بە نیعمەتەکانی خوا سبحانه وتعالى ناکەن کە لە خوا یاخین کە دوای بەرنامە و پەیامی پیرۆزی ئیسلام ناکەون کە بۆ قیامەتیان ئیش ناکەن ئەو دنیاە کە هەڵوەری کە بابردی کە بوو بە تەپوتۆز و ئەسەری نەما ئەو جا ماڵوێرانێکە بۆ قیامەتە کە عەذابێکی شەدید عەذابێکی بە ئێش و بە ئازار بۆ ئەو کەسانەیە کە خۆیان بۆ ئامادە نەکردووە ومەغفیرەة من الله ورضوان وأوجا مغفرة لخوشبوني خوا سبحانه وتعالى بو كسيك خوا لي رازي ويبراسي أبي هول بدين خواي پروردگار بچي رازي لخوماني رازي بكين خواي پروردگار چي أفرمي يما أمر بكين بچاكو نهي بكين لخرابكان خواي پروردگار سنور وحدودي كي بداناي نابي بي بزينين كي بپرانين وما الحياة الدنيا إلا متاع الغرور دوباره كاتو خوا سبحانه وتعالى فرمي كالدنيا هموي كاتانك هالخلطيانه كاتك كبراسي انسان هلي اخلطينه لخشتي ابا وايليكا خوي لبيري بشي وايليكا دوري خوي لا بچوك بيتو ياخذ لبيري بشي نزانه بوشي هاتو د دنياوا هر رفاهت وخوشي دنيا وايليكا قيامتي لبيري باتو اصلي خوي كبو عبادتاتو لبيري بشيتو بويا اگر ايما سيدي تمني خو ممكن برزان خوشويستاني من او چەند ڕۆژێک مانماوە لەم ساڵایە کە تێ ئەپەڕێنین هەچکە حساوی تەمەنی خۆی بکاوە ساڵێکی تر چوە سەر تەمەنی بزانین ئەو ساڵانەی لە ژیانمانە تێمان پەڕاندوون بەچی بەسەرمان بردوون ئایا دەسمایەمان چییە ئایا ئەم دنیاە ئەم ژیانە چیمان تیا چاندووە کە مەزرعەیەکە بۆ ئاخیرەت ئێمە لە ئاخیرەتا بەرووبوومەکە و بەرهەمەکەی وەدەستبێنینەوە بۆیە گرنگە کاتێک کە ئێمە تەمەنمان تێ ئەپەڕێ يعني وابزانين كإمام علي رضا رحمة الله عليه فرمي الساعات تنقص الأعمار تمن كاتك أروا كاتك كانتي أفرن لتمن كما بيتوا كابو يما هنجاو بهنجاو ساعات بساعات شركة بشركة نزيك بينا ولا شيء لكوتاي تمن لمردن لجياني برزخ لجياني قيامت وأوجع دورك من الدنيا وهي خلقانك بيني زور سيدة عشان خوشي بو أجيرن حفلة أهنجي بو كان يعني برو الركلامي بو كريك تكتيك بس يسات شو عصبها ببوري سري صالة خلقة شيء بو رجبلك وبو تيقلبون وبو فاحشة بو خرابكاري بحسابي خويا بدواي آسودي درونها أجرن نازان كآسودي درون آسودي حقيقي أويك خوي برجار فرمي ألا بذكر الله تطمئن القلوب بيت عن بلم ياخذ خوي برات تحداك فرمي بدلني أيوب باشترين آسودي درون كي ذكري خوي كذكري خواك يادي خواك أما آرامي دروني وروحي هي أينا أوانيت اللي أنت يكشوا همويان بدواء آسودي درون أجرن دسيان ناكوي أينا لراسية أبي أجر بيري لي بكيته أو تمنيك تيو براندوا أبي بوي بجريد أبي خمبار بي بوي أبي معتمين بي بوي نوكو حفلة وأهانجي بو بجري شيء ولا صالح كتير بس تمن معنا تيفري صالح كتير تولى قيامة نزيك بيتوا لمردن نزيك بيتوا كان ده كسمان لصالح 2022 كوتايا كان نبيني كي الله إيمش أم صالي 2023 دي أي بينين تمن من رقمنا دا بوي كإيمة كالدوري خوما لجيانا ممارسة بكين بويا أقدار بين أو تمنيك أروات تمن زور جرينجا يعني لعيني في روز إسلاما خواه سبحانه وتعالى سويني في إخوة القرآن في روزة لزور شوينا والعصر والفجر والضحى والليل إذا يغشى أما أنا هموي كاتن كأخواه سبحانه وتعالى سويني في إخوة بۆیە ئەبێ کاتەکان زۆر گرنگیان پێ بدەین ئەگەر ئەو تەمەنەی کە تێمان پەڕاندووە لە چاکا بووە
سوپاسگوزاری خوا بکەین بەردەوام بین لەسەری ئیقامە و ئیدامەمان هەبێ لەسەری ئەگەریش لە خراپا بووە هەتا دەرفەتمان ماوە بە خۆمانە بچینەوە تەوبە و ئیستیغفار بکەین بگەڕینەوە کە ئەو ساڵی داهاتۆ دێ بەرەو پیریمان کە ساڵێکی نوێ لە تەمەنمانە ئێمە گۆڕانکاری لە خۆمانە بکەین هەوڵ بدەین کە وەکو ساڵی ڕابردوو نەبین ئەو خراپە و خراپەکاری کە کردومانە کەم تەرخەمی و تەقسیرێکمان هەبووە ئەمێ بەڕاستی خۆمان چاک بکەین و بشزانین کات و تەمەنی ئینسان بەڕاستی هەرچەندە زۆر بێ یەک ڕۆژی گرنگە یەک ڕۆژی حسابە شێخ حەسەنی بەسیر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بفەرمێ ليس يوم يأتي من أيام الدنيا إلا يتكلم ويقول هیچ ڕۆژێ تێناپەڕێ هەتا ئەو ڕۆژەی کە هەڵدێ بە زبانی حاڵ قسە ئەکا لەگەڵ مرۆڤەکانە لەگەڵ بەشەرێتە قسە ئەکات و دێتە قسە و بزان چیمان پێ ئەڵێ یا أيها الناس إني يوم جديد ئەی خەڵکینە من ڕۆژێکی تازەم بۆ ئێوە ڕۆژێکی نوێم بۆ ئێوە وإني على ما يعمل في شهيد ومن شاهدم لەسەر هەرچی کار و کردەوەیەکی ئەوەیکەن ئەو خۆرە بەسەر سەرتەوەیە ئەو عەرزەی لەسەریتی هەمووی شاهید حاڵە لەو کار و کردەوانەی تۆ ئەیکەین لەو کار و کردەوانەی کە ئێمە ئەیکەین بۆیە ئەو ڕۆژە شاهیدە ئەفەرمێ دێتە گۆ بە زبانی حاڵ کە لە کاتی هەڵهاتنی ئاڵێ خەڵکینە ئاگادار بن ئەو کار و کردەوانە کە ئەیکەن هەمووی من شاهیدم بەسەرتانەوە وإني لو قد غربت الشمس لم أرجع إليكم إلى يوم القيامة أفرمي بزانن كاتك من أمرك كاتم طوابو آوابو ماتك خور آوابو على أو كاتك قرانا ومني حتى وغروج قيامة يعني أمرو بستشواري دوانزي 2022 لتمني بشريتها روجي تروار رونادا همو روجا كان تازن وحتى روجي ترنية لتمني بشريتها مليارها مرۆڤ هاتووە ڕۆیشتووە ڕۆژێکی تر 24 دوانزەی 2022 ڕوونادا کەوابوو ئەم ڕۆژە تازەیە و زانایان ئەفەرمن ژیانی مرۆڤ تەنها 3 ڕۆژە ڕۆژێکی ڕابردووە لە دەستمان دەرچووە واتە کێ ئەتوانێت بگەڕێتەوە بۆ 23 دوانزەی 2022 ناتوانی بۆ ساتێکی پێشتر بگەرێتەوە بوو بە مێژوو لە ژیانی من و تۆیە تەواو تێپەڕی و ڕۆژێکیان داهاتووە کە 25 مانگە کە سبەینی ڕۆژی شەمەیە ئەوش معلوم نییە پێی ئەگەین کەس دڵنیا نییە دڵنیایی ئەوەی نییە بتوانێت بزانێت کە تاکید ئەگاتە ڕۆژی داهاتوو ئەوەی کە گرنگە ئەمڕۆ ئێمە ئەبێ ئەسپی خۆمان تاو بدەین ئەمڕۆ ئەبێ ئێمە دەورێکی باشمان هەبێ ئێمە ئەبێ بەڕاستی ئەمڕۆ کار و کردەوەی بکەین کە خۆمان ئامادە بکەین لە ڕابردووەکان خۆمان پاک بکەینەوە ئەو داهاتۆشی کە بۆیەشین ببین بەو کەسانەی کە خوا سوبحانەوە وتعالە کە لێمان ڕازیە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئاگادارمانەکاتەوە لە فەرموودە شیرینەکانیان لە حەدیثێکە کە ئەفەرمێ بەڕاستی پێویستە هەمومان بە اعتیبار وەری بگرین و عەمەلی پێ بکەین ئەفەرمێ ئەغتەنیم خەمسن قبل خەمس ئەفەرمێ دەست بگرن بە 5 شتەوە لە 5 پێشەوەی کە لە دەستان دەربچێ لە 5 حاڵەتا پێشەوەی حاڵەتانە بەسەرتانە تێبپەڕێ شەبابەکە قبل هەڕەمیک گەنجێتیت پێشەوەی کە پیر بیت زۆربەمان لە تەمەنی گەنجێتیاتینێت ئەم وڵاتە زۆربەی ئەو برانی کە لێرن گویا لێمانە گەنجن ئەو گەنجێتێ گەنجینەی تەمەنی تۆیە بیپارێزە ئەی گەنج خۆ بپارێزە لە خراپە لە تاوان والله ڕسووری بەر دەرگای خوای پەروەردگارە بی ئەگەر خۆت بپارێزی خۆشت نەپارێزی گەنجمان زۆر بینیوە لە سجنەکانان گەنجمان زۆر بینیوە کە ماڵوێران بوون کە لەو سەرجادانە معتاد بوون کە ئالوودەی مەشروب و چوونە دەرەوە و بازار و ئافرەت و ئەوەی کەشتی خراپە بوون ئاگادار بە ئەی گەنج تەمەنی تۆ گەنجێتی گەنجینەی تەمەنی تۆیە ئەو تەمەنی گەنجێتێ محاسبە ئەکری لەسەری بۆیە پێش ئەوەی کە پیر بی پێش ئەوەی کە مۆکانی ڕیش و سەر سپی بێ هەوڵ بدە لە تاعات و عیبادەتی خوای پەروەردگارە بە مژدەی لێبێ ئەی گەنج کاتێک کە تۆ لەو تەمەنی گەنجێتیان موویەکی سپی ئەکەوێتە ڕیشی ئەکەوێتە سەرێ خوا سوبحانەهو وتعالە بۆ عەزەمەتەی خۆی شەرم لێ بکات ئەمە بەس نییە بۆ تۆی گەنج کە خوا سوبحانەهو وتعالە شەرم لێ بکات لە کاتێکا موویەکی سپی ئەکەوێتە سەر و ڕیشێ خۆ ئەگەر لە خراپەشە بەکاری بێنی ئازادی بۆ خۆت فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر سان ئیرادەی هەیە ئیمان بێنێ و کوفر بکە بەڵام کامیان بەرەو ڕێی نەجاتە بە گەنجمان زۆر بینی بەڕاستی بە هەڵدێرا ڕۆشتن فەوتان تیاچوون بۆیە ئاگادار بە گەنجێتیت بپارێزە وەکو یوسف ئاسا عەلەیهی السەلام قال معاذ الله لە بەرامبەر خراپە و فاحیشەکاریە لە قال معاذ الله پەنا ئەگرم بەخوا ئەو خراپەکاری دێتە ڕێت ئەفلامێکە تەلەفۆنەکەی دەستە ڕفیقێکی خراپە چوونە دەرەوەی دیسکۆبارێکە سەر جادۆ بازارێکە بانگ دەکەن بە ئاشکرا ئەڵێ وەرە فاحیشە و زینام لەگەڵا بکە ئازابە یوسف ئاسا بڵێ قال معاذ الله
تەنها لەبەر خوا پەنا بەخوا ئەگرم لەو خراپەیە نایکەم. ئەمە گەنجێکی سەرکەوتوو سەربەرزی. وأوجا فرمي وصحتك قبل سقمك. وأوجا تەندروستیەکی باش کاتێ لە شولارێکی باش تەندروستیەکی باش هەیە پێش ئەوەی کە نەخۆش بکەوی، پێش ئەوەی کە قاچەکانی لە ئیش بکەون نەتوانی بچی بۆ مزگەوت، نەتوانی بچی بەدەم خەڵکەوە، نەتوانی ئیشکاری خێر بکەی، خۆتی پێ پارێزە. هەوڵدا تەندروستیەکی باش تێ نیعمەتێکی خوای پەروەردگارە لە چاکا بەکاری بێنە. گەنجێک ئەم ساڵانەی پێشوو بەڕەحمەت چوو لە شاری بێرمگام لە لای ئێمە کە هەمووی 4 ساڵ لە وڵاتە بوو، بە اعتیباری خۆی گەشتوو بە هیوا ئاواتەکانی گەشتووەتە بەریتانیا عوزما، ئیقامەی سیاسی وەرگرتووە، ئیش و کارەکات. خۆی بۆی گەڕامەوە کە من بە ئەو کاتە ئیشکاری وەرگەڕانمە کرد، بۆ ئیشکار چووم بۆ لای بۆ نەخۆشخانەی مەلیکە لە بەریتانیا، سەیرم کرد گەنجێکی جوان، گەنجێکی نورانی نەخۆش کەوتووە. دوای ئیش و کارەکە ئیزنم وەرگرت لە دکتۆرەکە لەگەڵی بمێنمەوە چەند قسەیەکی لەگەڵا بکەم. گەنجێکی زۆر دیندار بوو، وتی 4 ساڵ لە وڵاتەم لە شاری لەندەن ئەژیم، وتی ساغ و سەلیم بووم، ئیشکاری خۆم کردووە، الحەمدولله. وتی بە ڕۆژوو بووم ئەو ڕۆژێک کە تووشی نەخۆشین بووم، پێنجشەمان و دووشەمان بە ڕۆژوو بووم هەموو هەفتەیەک. گەنجێکی تەمەن 24 ساڵ یا 26 ساڵ. وتی لە ماڵ هەڵساوم بچم بۆ ئیش، لە جێی خۆماوتی بێهێزیەک ڕووی تێکردم و نەمتوانی دانیشتم لە جێی خۆم، هەتا بێ بەرەو لاوازی ئەڕۆشتم، بەرەو بێتاقەتی بێهێزی ئەڕۆشتم، توانای ئەوم نەما کە بچم بۆ ئیشەکەم. تەلەفۆنم کرد ئیسعافات لەسەرم، یەکسەر گاندمانە خەستەخانە، وتیان تۆ تووشی وەڕەمێک لەسەر تا تووشی سەرەتانی مێشک بووی. ئەم گەنجە کە ئاگای لە نەخۆشی نەبووە، بەڵام سوپاس بەخوای گەورە چەند جارێکی ئێمە سەرمان لێدا لە نەخۆشخانە، گەنجێکی بەدین، گەنجێکی دەم بە ویرد، دەم بە زیکر، گەنجێکی نوێژ خوێن لەسەر قەرەوەڵەی خەستەخانەکە نوێژەکانی نەئەڕۆی. ئەمە فرسەتی لەو تەمەنە لەو کاتانە وەرگرت کە لەشی ساغ بوو، کە ئەیتوانی بە ڕۆژوو بێ، کە ئەیتوانی نوێژەکانی بکە. دەی لە دوای ئەو کاتەوە ئەو گەنجە کە تووشی ئەم نەخۆشی نەکەوت، ئەو کەوت نەکەوت، هەڵ نەسایەوە ڕۆژێ من بۆ سەردان چووم بۆ لای دکتۆرەکانتیان بەداخەوە، ئەم دوانی ڕۆی وفاتی کردووە. خوای گەورە لێی خۆش بێ. ئەمە گەنجێکە بەڕاستی ئەنجەی شانازیە کە لەم وڵاتەیە پێشەمان دوشمان بە ڕۆژووە تاعات و عیبادەتی خوا ئەکا، بە دوای ڕستی حەڵاڵە ئەگەڕێ. بۆیە فرسەتە کاتێکە سیحەتێکی باشمان هەبوو، پێش ئەوەی کە پەکمان بکەوێ، پێش ئەوەی کە نەخۆشین یەخەمان بگرێ و لە هێشتێک لە دەسەڵاتی خۆمانە نەمێنێ، بە ئەو تەندروستێ باشە لە خزمەتی دین و ژینی خۆمان و خەڵکیە بەکاربێنین. وەغیناکە قبل فەقرێک، کاتێککە دەوڵەمەنی، کاتێککە خوای پەروەردگار ڕستێکی بەسەرا، ڕست و ڕۆزیێکی بەسەرا باراندووی، داوێتی پێت ئازایی خۆت نییە، هی من و تۆ نییە، ڕستی خوای پەروەردگارە، با ببەخشین، با هەوڵدەین لە کاتی دەوڵەمەنیە لا لە فەقیرەکان بکەینەوە. ڕۆژێ دێ ڕۆژی هەبوو ئێمە فەقیر بووین، ڕۆژێکش دێ فەقیرەکەوین، پێشەوەی کە فەقیرکەوی ئیسفادە لەو دەوڵەمەنێ بکەی کە بتوانی بیبەخشی، کە بتوانی خەڵکی ئیسفادەت لێ بکە. وفراغك قبل شغلك، لە کاتێکا کە کاتت هەیە، کە فەراغت هەیە، کە دەستمان بەتاڵە جاری وا هەیە 5-6 کاتژمێر ئێمە لە بۆ تەلەفۆنی دەستمان و خەریکین لەسەر فەیسبوک و ئەنواع و ئەشکال شت دێت و ئەڕۆ، ئیسفادە لە هیچی ناکەین، دڵنیابی ئیسفادەی لێ ناکەین. لەو کاتە فەراغانە بە بین مراجعی شتی باش بکەین، با بابەتێکی باش بخوێنینەوە، با قورئان بخوێنینەوە، با بابەتێکی بە سوود ئیسفادەی لێ بکەین، با بتوان شتێ بڵاو بکەینەوە کە منفعەتێکمان بۆ خەڵک هەبێ. خير الناس أنفعه للناس. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ باشترینی خەڵکێن ئەوانن کە ئیسفادەیان بۆ خەڵک هەیە. با ئیسفادەمانە بێ، شۆڕشێک ئەتوانی لەو تەلەفۆنی خۆتەوە بکەی، لەو فەیسبوکەوە، ئینستاگرامە، تیکتۆکە، یوتیوبە، هەر بابەتێک لەو بابەتانە شارەزاییتیا هەیە بتوانە، یعنی برامان هەیە الحەمد لە ئەو برایە بانگی بۆ داین، جاری وایە ڤیدیۆیەکی 5-6 ملیۆن خەڵکی بینێ کە قورئانە خوێنێ، کە بانگێکەدا، جێی شانازیە. بەکاتە فەراغەکانمان بە خەو یاخۆت بەشتی بەلاشەوە بەسەر نەبین، پێش ئەوەی کە دەستمان بگیرێ، پێش ئەوەی کە کاتمان نەمێنێ، کورد دەڵێ مەجال نییە سەری خۆ بخورێنی، کە ئیش و مەشغەڵەتی ڕووی تێکردی بەڕاستی کاتت نامێنێ. ئەوجا فەرمێ وحياتك قبل موتك، وإسفادە لە حیات بکە، لە ژیان بکە پێش ئەوەی کە بمری، کە مردی ئیتر تاو نامی ئەعمالە پێشرێتەوە، تەواو ناو دەوری تۆ نامێنێ، تەنانەت پێش ناڕن فڵانە کەس بێنە بۆ ناو تابوتەکە، فڵانە کەس بۆ ناو قەبرەکە، ئەڵەن جەنازەکە بێنە، جەنازەکە بێنە بیشۆین، جەنازەکە کەفنکەن، جەنازەکە بەرن بۆ سەر قەبرستان، ناوەکەیشت نامێنێ. بۆی ئاگادار بە ئەو حیاتە، ئەو ژیانەی کە هاتە ئیسفادەی لێ بکە، بیکە بە توێشوویەک بۆ قیامەت، بۆ ئەوەی کە خوا سوبحانەهو وتەعالا لە قیامەتە، لە ژیانی بەرزەخە سەربەرز و سەرفرازمان بکە. ئەوجا خوا سوبحانەهو وتەعالا فەرمێ یا ئەیها الناس إن وعد الله حق
فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. بزانن دڵنیابن کە وعدەکانی خوا سبحانه وتعالى حەقە. ئەی ئینسان بغرا نەبن، لە خۆبایی نەبن، لە خۆ دەرنەچن، بە دنیا هەڵتان نەخەڵەتێنێ، بە خۆشەکانی دنیا لە خشتە نەچن. ئاگادار بن کە ئەم دنیاە دنیایەکی کاتیە و هەمومان میوانە پێ ئەتی ئەپەڕین و بەجێ دێڵین. ئەگەر سەیری پێشینەی خۆمان بکەین هەبووە تەمەنی 1000 ساڵ بووە و بەجێ هێڵاو بووە بە مێژوو کەسی نەماوە. ئێمەش دڵنیابین ڕۆژێ لە ڕۆژان ئەوها جێ دێڵین و کەسمان نامێنینەوە. خۆمانی بۆ حازرکەین. ئەگەر ئەو چوار شتەی ترمان لەدەست دەرچووە، گەنجێتیە، کاتە و دەوڵەمەندیە و یاخود فەراغە، ئەگەر ئەمانەمان لەدەست دەرچووە حیاتەکەمان لە بەردەسا ماوە، ئەو ژیانە کاتەمان لە بەرسا ماوە. هەوڵ بدەین خۆمانی بۆ ئامادە بکەین، ببین بەو کەسانی کە بەو دنیا کورتە کاتێ قیامەتێکی نەبڕاوە بکرین. داواکەین خوای پەروەردگار ئیسلاحی حاڵمان بکە، خوای پەروەردگار لە گوناحەکانمان خۆش ببێ، خوای پەروەردگار کاتێ بمانگێڕێتەوە بەلای خۆی کە خۆیمان لێ ڕازی بێ. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4.